زانیاری نوێ لەبارەی ناردنی تەواوکاری موچەی مانگهێشتی فەرمانبەرانی هەرێمە ئاشکرا دەکرێت. بەرەی مقاومەی عێراقی ئامادەکاری بۆ هێرشکردنە سەر ئیسرائیل فراوانتر دەکات، ستاندەریش مەترسیەکان ئاشکرا دەکات. ڕۆژنامەیەکی فەڕەنسیە و کەسە ئاشکرا دەکات کە زانیاری شوێنی نەسڕوڵڵای بە ئیسرائیل داوە. باگوێرەی زانیاریەکان بەشی ژمێریاری وەزارەتی دارایی عێراق واژووی لەسەر ناردنی تەواوکاری موچەی مانگی هەشتی فەرمانبەرانی هەرێم کردووە و لیستەکە تەنها واژووی تێیفسامی وەزیری دارایی عێراقی ماوە. سەرچاوێکیش لە ئەنجومەنی وەزیرانی هەرێم لەم بارەوە ڕایگەیاندووە چاوەڕوان دەکرێت ئەمڕۆ بەغدا تەواوکاری موچەی مانگی هەشتی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرێت. سەرچاوەکە وتیشی لەگەڵ گەیشتنی پارەکە وەزارەتی دارایی هەرێم لیستی موچە بڵاو دەکاتەوە و دەست بە دابەشکردنی موچەی مانگی هەشتی فەرمانبەران دەکرێت. چەند سەرچاوێکی بەرەی مقاومەی ئیسلامی لە عێراق بۆ میدیاکانیان ئاشکرا کردووە زنجیرەیەک ئۆپراسیۆنی سەربازی دژی ئیسرائیل دەست پێ دەکات وەک تۆڵە لە کوژرانی حەسەن نەسڕوڵڵا. سەرچاوەکانەوەشیان زیاد کردووە هەموو شوێنەکانی ئەمریکا و ئیسرائیل لەژێر هێرشی بەرەی مقاومە دەبن. هەروەها موشەکەکانمان ئاراستەی قوڵایی تەل ئەبیب دەکەین تا بتوانین بنیامین ناتەنیاهۆ بکوژین. ئەو هەڕەشانە لە کاتێکدایە ئەمڕۆ بۆ یەکەم جار ئیسرائیل چەند ناوچەیەکی لە سنووری عێراق بە دیوی سووریا بۆردومان کردووە. بە پێی هەڕەشەکانی ناتەنیاهۆش ئەگەر بەرەی مقاومە بەردەوام بێت ئیسرائیل لە ڕێی فڕۆکەی بێفڕۆکەوان سەرکردەکانی بەرەکە لە ناوخۆی عێراق دەکاتە ئاماد بە تایبەت لە ناوەڕاست و باشووری عێراق. ڕۆژنامەیەکی فەڕەنسی باز لەوە دەکات لەلایەن سیخورێکی ئێرانیەوە زانیاری وت لەسەر حەسەن نەسڕوڵڵا دراوەتە ئیسرائیل. میدیاکانی ئیسرائیل هاوکاری خەڵکانی ناوچەکە بە هۆکاری سەرکەوتنی ئۆپراسیۆنەکەی ئیسرائیل ناو دەبن. ڕۆژنامەی دوو پاریزیای فەڕەنسی بابەتێکی لەسەر کوژرانی حەسەن نەسڕوڵڵای ئەمینداری گشتی حیزبوڵڵا بڵاو کردوتەوە و دەڵێت سیخورێکی ئێرانی زانیاری وردی لەسەر جموزوڵەکانی حەسەن نەسڕوڵڵا هەبووە و پێشگەیشتنی بۆ شوێنی کۆبوونەوەکە لە باشووری بەیروت ئیسرائیلی ئاگادار کردوتەوە لەوەی لەگەڵ عەباس نیلفرۆشانی فەرماندەی ئۆپراسیۆنەکانی سوپای پاسداران پێکەوە لە ئۆتۆمبیلێکدا ستاندە نووسمان پێشکەشکردن. شاد و کامرامە